تازەترینیان ئافرەتێکی بەڕێز تەلەفۆنی وەکردمتی بەس تو خوایتر زۆر لاڵێوتمتی دوای قسەکە ئەم ڕقەما کوژەین تو وتم چیەوتی پیاوەکەم ئیشێکە کات با ئیشەکەیش نێژم ئیتر هەموو ڕۆژێ بەیانی ئەچوا بۆن منە دەی شەوتێت و دا ئەخەوێت تا بیانی بینێ ڕات پیاوەتی وا ناوێوتی ئەمە من کورتێکەمە ئەو تۆزێت تەوزیحاتی زیاتردا منیش عینوانم لێ وەرگرە ها لەکوێ وڵات چوون بۆ ماڵێکی دراوسیان وتم حەزەکەم یەک دوو دراوسەی خۆشی داوەتکەی داوەتی کرد زانیم ئەمە برامە هاو بێنەوە نانوشانەی کە ژنەکەی وتی و ئیتر ئەمەنە باسی حیا و حرمەت و ئەخلاق و ئینسانیەت و جوان وایە ئاوانەوی لە ماڵا و ئاوانەوی لە ماڵا و تۆزێکیش ترساندن ئافرەت ئەگەر ئاواوی ئاواوە ئەمان مەوت وڵایتر هاتمە دوای 15 ڕۆژ تەلەفۆنی بکرمتی کاگەخوا جەزا بداتەوە یاخوا ماڵی ئاواتم چێوتی مەردی خوا مەوەری بێی تۆ بێژی بڕۆ بۆ ئیش قەسەمە خوا ناوێ ماڵ جێ بێڵێ وتم من وام نەوتە هێجاری ئیتر ئالەم بابەتانە زۆر چت ڕۆدات گرفتی پیاوان چیە بەدەست ژنەکانیانە پیاوانیش گرفتیانەیە زۆرە بەخوا وەکو بەخوا زۆر دیارە پیاوەکان بە ئاستانتر دەستیانەگاتە لاد یا دەمیانەگاتە لای جەنابەت احتیاطی چیت ڕۆژە پیاوێک تەلەفۆنی گرێژە کاگەحمە من دوو ژنمەیە مریشکێکی گەورەم هاوردە سۆ ئیمڕۆ یەکێکیان نیوەی لێنیا بۆ نیمەڕۆ خۆ ئاگادارە نەکۆڵیا و ئەوەکیان وتم تۆ ئێوارە لێنێ ئەوە گەیشان ئەو ژنەکە لێنا و سووتیا و ئیتی منیش کردمە شەڕ و ئاژاوە لە ماڵا منشتم ناتوانم قرار بدەم جارێ بێسە ئەی خۆم ئەمزانی ئیتر دوای ئەو یەکێ لە ژنەکەی تەلەفۆنی وتی کاگەحمە وریاوە قسەی چت نەگەی بە قورئان وان نییە کاک ئەحمەد ئەو پیاوانەی کە زۆرتر دیوەخانیان هەیە هەندێک لە کۆمەڵگەی مە وایە زۆر بیر لە دوو ژن ناکەنەوە بیر لێ نەکردوێتەوە من نەوەڵا چۆن بیر لێ نەکردوێتەوە ئەخر چاکی خێزانی ئێستەتا وەفاداری خۆتە دەستکورتی لە ڕووی مادیەوەیە ئەمە لە ڕووی مادی و ئەیمانتیانە مەسەرن ئەژین ئەمە تایبێکمان وەرگرتیە نە هەمانە نەنیمانە هالەو بێنە جوان ئەژین مام ناوەندین مام ناوەندی محتاج نین قەرزارین وەکو پاشاژی نەخوا بەزیاد بەڵام من نییە لە بەرنامەما لەبەرەوەی نەخۆشینێکیەیە نەتوانیەکیە بێژی وڵات توانام نەما پیر بووم فەقەراتیان شتێکمەیە و ئەو میوانشتانەوە من ناخرێتە ڕێجاری وایە 10 پیا و 15 پیا و 20 پیا وەخت و ناوەختی بۆ نییە میوانی ماڵێمە یەک کێشەمانیە لەو بارەوە هیوادارم کەسیش نەیوێت بەڵام خۆ بەشێک لەوانەیەکی مشکلەشیان ێژنی دووەمیانن واللهی ئێمەوە تەمای ئەوە نین نازانم وانە ڕێی خۆیان نەبێ لێمان بڵێ بۆی دروستەکە خاتە سەری ڕێ بێژێ نای تووڕێژ نایە بەڵام نەوەڵای ئەمە وەکو خۆم نییە لە بەرنامەما بە هیچ شێوازێکی نەوە زۆر باشە باس لەوە کرد کە مەسوولەکان تەلەفۆنت بۆکەن چیت پێڵێن ئەو گرفتانەی کەوان دڵێ باسییان کە کاگ ئەحمەد ئێمە نازانین چی هەتا فەقیرێک تەلەفۆنەکە ێژێ من فەقیرم بۆ نمونە خەمێکی زەکاتم بۆ بخۆ دە مەسوول تەلەفۆنەکەیجە خەریکە دڵمەتەقێت یا دەوڵەمەنەکان پرسیارەکەمە بێتە دوان باسی زەکاتەکەش مەسوولەکە بۆچی دڵیەتەقێت ئەژێت نوکتەیەکم بۆ بێژە زۆر بێتاقەتم یعنی لە دوای هەموو تێریەکان بۆ خۆی بێتاقەتە خەریکە دڵێتەقێت هەموو شوێ ئەمانە ڕوەدات ناڵێ لە چی بێتاقەتم ئیتر لەم وەڵی لەبەر ئەوە بێتاقەتە هیچ نقصانی نیە نازانێت چی بدۆزێت تۆ دەسی پێ بگەویش بێری باشە چیان بۆ باسەکەی نوکتەی چیان بۆ باسی وەڵی نوکتەیەکیان بۆ باسەکەم زۆر جار ڕەبتوێەوە مەینەکەی ئەوە جارجار تۆزێ لێدانیشی تیاوێ وەکو چیت لایە کە بۆ نمونە مەسوول بۆ کوتەیە بۆ نمونە بە شتەکان زۆر جار هۆشیارکردنەوەی هاتیان نوکتەکان زۆر جار خەڵک هۆشیارەکاتەوە بۆ نمونە ئەم بینە پیاوە چوو گوێرەکەیە بسێنێ لە پیاوێ بیبردا بیللاهی پارەکەی نوێداپی بیبردایەوە قەرز نێداپی قەرزکوێر و نەکبەدە گوێرەکەگە نەوێ یا زۆر هەرچیان نەگیریا مشتەرەکە بێژە چی باشە خواوە کیلۆ گوێرەکەگە لە خاونەکەی ئاقدرە چون گەزانێت پارەکەی ناتم باس لە زەکات کرد بۆچی تۆ خەڵک داوای زەکات لە تۆەکە دەوڵەمەنی کاکە نەوەڵە ئەزانن من خەڵکێکی زۆر ئەناسم دەوڵەمەن و دەسەڵاتدار و پیاوی باش ئیتر من ڕەمەزان ها حاڵم نییە بخوا بۆ نمونە لەوانەیە 100 کەس یەقەم بورێ و بێتە ماڵیش بۆ زەکات ێژن تۆ خەڵکە ناسی لە خەڵک بسێنە بۆ من دەی منیش لەم سەتا 75 لا ئەوم ێژم ئەمە هەر لەوانەیە وانەوێ لە 75ەکەیش بەخوا تێمە 23 لاوە مێژم 5 لە ئەخیرا تێمە سەر 2 نەفەر
بزانم بۆی بۆ کڕوزی لێ بێ و دامای و ئەفلاسوێ ئێژمە فەڵانکەژم بۆ فڵان کەسمە